سڵاوتان لێ بێتەوەم کاتتان باش. تونێلی ماوەران یەکێک لە پرۆژارە گرنگەکان بوو ماوەی چەندین ساڵە ئەم پرۆژەیە کارکردنی تێدا وەستێنراوە بە تەواوەتی وەک خۆی جێبەجێ نەکرابوو پرۆژەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ماوەی چەند ڕۆژێکە دەست بە کارکردنی کراوەتەوە. درێژی ئەم تونێلە زیاتر لە 2 کیلۆمەتر دەبێت. دەمەوێت ئەمە بڵێم کە لە هەولێرەوە بە تەوابوونی ئەم پرۆژێ تا سویلک تەواوی ڕێگاکان دەبن بە دوو سایت. حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت گرنگێکی تایبەت بە سێکتەری ڕێگاوبان بدات و لە ئایندەیەکی نزیک بە پێی زانیاریان دەستداری کرمانجی کەوتون پرۆژەی دووسایی گەلی عەلیبەگ زارگەلی کە یەکێکی ترە لە پرۆژارە گرنگەکان بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش جێبەجێ بکات. تونێلی ماوەران کە چەند ساڵێک دەبێت بەم شێوەیە بوو لە ئێستادا ئەو قیڕەی کە لە سایدێکی ئەم ڕێگایە کراوە قیڕەکە هەڵدەدرێتەوە و بە شێوازێکی مۆدێرن و ستاندەردی جیهانی ئەم قیڕە لێرە دووبارە دەکرێتەوە. قایمەقامی قەزای شەقڵاو ئاماژەی بۆ کردووە کە هەردوو تونێلەکە بە تەواوەتی هەم تونێلی ماوەران هەم تونێلی میراوە بە تەواوەتی ڕووناک دەکرێنەوە و بەمەش خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان و وەشوێران و گەشتیاران دەکات بە تەوابوونی ئەم پرۆژێ بەڵێ.